گەنجە گەیشتوتە تەمەنی زەواج ئافرەت و گەیشتوتە تەمەنی شوکردن بەڵام نایکە بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ عوزرێک وەجار وا هەیە ڕێگر هەیە لە بەردەم زەواج باوک ڕێگرە دایک ڕێگرە برا ڕێگرە بەڕاستی دەبێ هەموو لایەکمانە هاوکار بن ڕێگری بەردەم زەواج نەهێڵن هەتا بتوانی زەواج بۆ کچەکەت ئاسان بکە هەتا بتوانی زەواج بۆ کوڕەکەت بۆ براکەت ئاسان بکە هانی بدە بۆی کەوا زەواج بکە چونکە نەکردنی زەواج بەڕاستی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆی کەوا تووشی زینا ببێت پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی الصەلاة والسەلام إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه هەر کەسێک هاتە داوای کستان خوشکتان لە دینی و لە ڕەوشتی ڕازی بوون پێی بدەن لێی مارە بکەن إلا تفعلوا ئەگەر وانەکەن تكن فتنة في الأرض وفساد عريض ئەگەر وانەکەن دەبێتە فتنەیەک لەسەر ئەم زەویە فەسادیەک لەسەر ئەم زەویە بڵاو دەبێتەوە کە زۆر گشتگیرە هەموو لایەک دەگرێتەوە هەمووی زەرەرمەند دەکات لە تاخیربوونی زەواج